لسر پرسیامە هەنێکی بسەکنین ڕەوشە شنگالێ و سەردانا مستەفا کازمی سەرۆک وەزیرن عێراقیش بۆ شنگالێ و گەیارە و تند و تۆڵکردنا سنووران دناوبەرە سووریا و هەروەها عێراقێ بەڕێز سلێمان شنگالی چاودێرێ سیاسی لە ستودیێنمە لزا خۆ دەتگەلمە بیتن بەڕێز شنگالی ئێوار باش vەخواندناتە ji بۆ سەردانا مستەفا کازمی ji بۆ ناوچەیە شنگال و سەر سنوور چییە؟ چی گرنگیا خو هەیە؟ ئێوار باش کاک عەباس زۆر سپاس بڕاستی وەکی hûn hemî zanin cenabê we pê agahdar ku berî çend rojaya sijna guwêraniya Hesekê ewa ku jmareka zor bi têj 5,000 cekdarî Daişî têde bû her şêwekê ew Daişa hatine xerekirin û terkeftine sijnê ve li ew jî bi rastî bûye metirsî li ser سنووری عێراقê û devera rojava bi taybet û rojava jî Hesekê devereka nêzînkî sînûrê Iraqê ye. Bêguman seredana berêz Mustafa Kazimî Serokvezîranê Iraqê Ewroka ku seredana şingal kir li gel çend serkirdeyê leşkerî û emnî ew jî merem ku ji nêzîk ve sehka سنوورê navbeyna Iraqê û Sûriya ku dakokî li ser bête kirin û bête mikomkirin da çi carî ditir ew xelqê emnî an ew cekdarê Daeş rêk bi wan nête dan derbasî sînûrê axa Iraqê bibin û careka ditir rewşa devera Iraqê û taybet jî devera şingal bête têkdan. زۆر باشە ئەگەر ڕێکەفنامەیە دنابەرە هەولێر و بەغدایە دەربارەی ئاساییکردنا ڕەوشە شنگالێ هاتبا جێبەجێکردن بنەریناتە نەها ئاسانتر نەدبوو و تند و تۆڵکردنا ڕەوشە ئەمنی پاراستنا سنووران لە ناوچەی باشتر دەبوو بێگومان ئەم ماوەی ساڵ و پێ بتر ئەو ڕێکەفتنە هاتە ئیمزاکردن ناوبەینە حکوومەتە هەرێمێ و حکوومەتە عێراقێک و ئەو پاڤبەشی ئەو بارێ ئەمنی شنگالێدا بێنە برێڤە برێن ژلایە سوپای عێراقی و پێشمەرگەی کوردستانی بە لێ مخابنیڤە هەتانها چەند ئاستەنگ و ڕێگری لێ هاتنەکردن وێ ڕێکەفتنێ ناتە جێبەجێکردن ئەم وەکو خەڵکی شنگالێ بترە ساڵکەم چاوەڕێ بوون کو ئەو ڕێکەفتنە بڕاستی بێتە جێبەجێکردن داگو بتر ڕەوشە دەڤەرێ بێتە ئیمنایی و بێتە بەرقرارکردن و خەڵکی دەڤەرێژی بتر دا ئەبڕەحەتی و ئارامی ژیانە خۆ برێوە ببە هەروەهاژی کە ئەو ڕێکەفتنە هاتبای جێبەجێکردن بەڵێ بەردەوام بە کاک سلێمان خەڵکی مەی ئاوارە مخابنی بە خەڵکی مەی ئاوارە ئەوە بتر کەفتە ساڵە هەشتێدا هاتا نۆکەل ڤان کەمپادا و چاردە کەمپا سەرانسەری پارێزگا دۆکێت دابشکرینە ڕەوشەکە hûn hemîzanin rewşa kemba rewşeka qurs û zehmeta çi havîna û çi zivistana û çi her warekî jiyanê vebê lê mixabinî ew ê bûyîn asteng û rêgir beramberî vê rêkeftinê ew bûne nehêlane ew rêkeftina cêbecê bibe heka ew rêkeftina cêbecê bayê ez li wê baweriyê de me xelkê me niha rêja here bitir zivirî bû ciwarê xwe da وضعی شنگال آن برای آقارکی باشتر و ڕەوشەکە باشتر ئەبرێڤە چۆبە زۆر باشە پشتی بوێران جواری خۆ زیندانا غوێران لە حەسەکێ مەترسی بەڵاو بوو لە شنگالی و دەردورێن وێ دەرباری وان داعشێن کو ناوا زیندانێدا ڕەڤیا بوون نها ڕەوشە ئەو لەهیە ناوچەی چاوایە تایبەت یا شنگالێ مەترسی هەیە و ئەف داعشە دەربازی ناوە خاکە عێراقی ببن یانژی ئەف مەترسیە نەماینە ئەما کەم ساکەنێکە لەشکری عێراقی بێ بڕاستی لەشکری عێراقی بە جدی هەرکێ خوڕابێ و سنوور بێتە کنترۆلکردنش لای وانڤە ئینشاءڵە ئەم وێ بەوەریدا چ مەترسینینە لێ هەکە هات و لەشکر جدی ئەو سنوورە کنترۆل نەکرد وآن ئەو هێزێ جدا جدا الوان دەڤەرەدا هەر ئێکیژێ خۆل دەڤەرێکێ کرا دەسەڵات و خۆکرا سەروەر لێ درێ
و ئەو سنوورە ئەلوێرێ مەترسی پەیدا بێ حکمێ چەندێ کو جەنابێ هەوا شنگالینە پەیوەندیت وەت باشن دگەل کەساتیەن ناوا شنگالێدا دگەل خەلکی شنگالێدا ئەو چ دەبێژن ڕەوش نەها لە شنگالێ چاوا دەرباز دەبێتن دەمێکێدا شنگال کۆمەکە هێزان نەهاتناوە شنگالێدانە من ئەوە ڕاستیژ ئەو گازندا مەجل ڤێدرێ ئەو هێزێ جودا جودا هەکە ئێک هێز ئاندوو هێزیت هاوبەشیت ئێک ئەمبێژن ئێک بەرنامە کار کردبانێتێ ئەمدا پشڕاز بنیش ڕەوشا شنگالێ گەلێکیش نەها بتر لێ نها ئەو هێزێ جودا جودا و هەر هێزیکە بێژێ وەڵا ئەز دێ بەڕەوانیە شنگالکەم و ئەو لڤێدرێ ئەم مەترسی لڤر هەیە چونکو لەشکری عراقی هەکە هات مەدوی لەشکری عراقی لوێدرێ الگۆر گوتنا خۆ کنترۆلا سنوور بکە کە کنترۆلا سنوور پشێلکی جدی هاتەکردن ئینشاءالله ئەو خەرقێت وسایت ئەمنی ئەن داعش نەشێ دەرباز بێ سنووری شنگالدا هێوی ئەمە ئەوە ئەو هێزی دوێدرێ تایبەت لەشکری عراقی سوپای عراقی جدی ئەرکێ خوڕابێ لێ هەکە ئەو هات ئەو هێزێ جدا جدا هەرکیژی دەڤەرکێ ئان جێکی جدا ئەبستۆخۆڤە گرت و نەشیە وەکەتەشی ئاماژە پێکرد کۆمەکە هێزان هێزن جودا جودا دناوە شنگالێ سنتەرێ شنگالێ دەردورێ شنگالێ هەیە یعنی بجددی شنگالی کیژان هێزێ دخوازیتن کۆ بەرگریێژ شنگالیە بکەن ئەو لەهیا شنگالێ شنگالیا بپارێزن ئەو کیژان هێزێ دخوازن بێگومان ئەو هێزت خواستن ئەو هێزت کۆل ئەلوێ ڕێککەوتنی هاتیە دیارکردن ئەو هێزت سوپای عراقی و لەشکری عراقی و پێشمەرگەی کوردستانی پێک بە هەفبەش داشیابانێتێ سنوور زائیدەن شنگالی بخۆ دۆروبەرێ شنگالی بێنە کنترۆلکردن لێ مخابنیڤە هەتا نوکە ڕێک نەهاتەدان و ئەو لیوایت مشتەرەک هەمید بێژنی هەفبەش کۆ ئەلوان دەبرێت 140 پێک بینن و ئەو لیوایت مشتەرەکەیت هەفبەش کوب ئەرکەی خوڕابن لێ درێ هەتانها نەکەفتە بارێ جێبەجێکردنێدا وەکو پێشمەرگا ژێرێ ئەم گازندامە هەیە سەرکردایەتە عراقی و چۆم چونکو هەتانها نەشیایە وێ ڕێککەوتنی جێبەجێ بکە ئەوژی ئەم باوەڕکەن بن فشارێ لاین سیاسی دەبێ ئان جهات دەولەتە نابێ لەوانە گاری باتە ناوێ ڕێککەوتنی جێبەجێ بکە بەڕێز سلێمان شنگالی چاودێری سیاسی لە سوودێمە لە زاخ و گەلێکی سوپاس